السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، ئەگەر سەیری ڕۆژگاری ئەمڕۆمان بکەین کەوا دەبینین زۆربەی کات ئێمەی گەنج خۆمان خەریک کردووە بە مۆبایلەکانمانەوە، بەڵام کاتێکی زۆرمان لێ دەبات، بەڵام ئاگادارین کە خوای گەورە ڕەقیبە بەسەرمانەوە. یەکێک لەو سەحابانە ناوی ثەعلەبەی کوڕی عەبدوڕەحمانە، ڕۆژێکیان بە شەقامەکان دەڕوات و دەبینێت دەرگای ماڵێک کرایتەوە، سیر دەکات دەبینێت ئافرەتێک دیارە کە شتومەک دەشوات و سیر دەکات نەزەرێک دەکات. دواتر کاتێک کە بەبیری دێتەوە خەریکی چ کارێکە، ڕادۆسێت ئەرێ من چیم کرد، من خەریکی چیم. بۆیە زۆر بۆ ئێمە گەنج پێویستە ئەم وشەیە ئێمە خەریکی چین، سەیری چی دەکەین. ئەم هاوڵە بەڕێزە تۆبە دەکات دەڕوات نزیکەی 40 ڕۆژان شارەکە بەجێ دێڵێت، دەچێتە ناوچەیە خەریکی تۆبە و ئیستیغفارە. دواتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیار دەکات ئەم گەنجە لە چێیە ثەعلەبە. دواتر کە جوبریل دادەبەزێت دەڵێتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەوا لە فلانە شوێنە، پێغەمبەری خوا ئیمامی عومەر و سەلمانی بۆ دەنێ بۆ ئەوەی گاسی بکەنەوە کە بێتەوە بیهێنەوە ناو شار. دواتر دێتەوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا پێی دەڵێت چیت کردووە، خوای گەورە دڵنیا بەلێت خۆش دەبێت. خوای گەورە دەفەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڵام ثەعلەبە دەڵێت گوناحەکەی من زۆر لەوە گەورەترە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوابی دەداتەوە، دەڵێت خوای گەورە زۆر لەوە گەورەتر لە تاوانەکەی تۆ. ئایا ئێمە خەریکی چین؟ کاتێکەوە ثەعلەبە وەفات دەکات، مەلائیکەتەکان دادەبەزێت بۆی، کەواتە ئەمە دەبێت تۆبەیەکی کرد بێت ئەم گەنجە. بۆیە بەڕاستی لەسەر ئێمەش کەوا ڕۆژانە بەردەوام خەریکی مۆبایلەکانمانین، خەریکی بەکارهێنانی تەکنەلۆژیایە، ئایا ئێمە خەریکی چین؟ دەبێت زۆر ئاگادار بیت لە بەکارهێنانی، چونکە خوای گەورە چاودێرە، دڵنیا بەلەوەی کە خوای گەورە دەتبینێت. ئەگەر کەسێکمان بینی لە دەرگاکە هاتە ژوورەوە، مۆبایلەکەمان دادەنێن و دای دەخەین، پێمان شەرمە ئەگەر بێت و دەستکاری ئەو شتە بکەین پێی پیشان دەبرێ ئێمە خەریکی چین. ئەدی شەرم لە خوای گەورە ناکەین ئێمە؟ ئایا خوای گەورە ڕەقیب نییە بەسەر ئێمەوە؟ بۆیە دڵنیا بەلەوەی کە خوای گەورە الله سبحانه وتعالى دەتبینێت. بۆیە ئاگادار بن لە بەکارهێنانی مۆبایل، لە بەکارهێنانی ئەمە ئەو شتانێکەوە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بەکاری دێنین، یاخود لە بازار ئەمڕۆ کە دەچیتە بازار ئەو هەموو نەزەرە، ئەو هەموو ئاسانکاریە بۆ ئێمەی گەنج کراوە کەوا تاوان بکەین، کەوا نەزەرێک بکەین. بەڵام ئایا ئێمە عەزابی خوای گەورەمان لە پێشە؟ ئایا لە خوای گەورە دەترسین؟ ئایا دەگەڕێینەوە کەوا لە ترسی خوای گەورە سەیریان نەکەین؟ کە خوای گەورە دەفەرمێت وقل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. السلام عليكم ورحمة الله وبركاته.